ئەمە وێنەیەکی دیکەی تەلیسکۆپی جەیمس وێبە کە ڕۆژی سێشەممە بڵاو کرایەوە. وێنەکە شێوەی 13 ملیار و 700 ملیۆن ساڵ لەمەوبەری تەمەستێرەیەک پیشان دەدات کە لە ڕۆژە سەرەتاییەکانی دوای تەقینەوە گەورەکە دروست بووە. تەمەستێرەکان لە هەوری گازی پێکدێن، شوێنی لەدایکبوون و مردنی ئەستێرەکانن. ئەمە تەمە ئەستێرەیەکی شێوە هەسارەیە، بەهۆی ئەستێرەیەکی مردووەوە دروست بووە کە بەشێکی گەورەی بارستە زەبەلاحەکەی بە چەند شەپۆلێکی یەک بە دوای یەکدا دەرپەڕیوە. ڕۆژی سێشەممە ناسا لە بۆنەیەکی گەورەدا 4 وێنەی سەرەتای دروستبوونی گردوونی پیشانی مرۆڤایەتیدان کە لە ڕێگەی تەلیسکۆپی جەیمس وێبەوە لە دووری 1.6 ملیۆن کیلۆمەتر لە زەویەوە گیراون. ئەوەش دوای ئەوەی کە ڕۆژی دووشەممە یەکەمین وێنەی تەلیسکۆپە 10 ملیار دۆلاریەکە لەلایەن جۆ بایدنی سەرۆکی ئەمریکاوە پەردەی لەسەر هەڵدرایەوە. 6 مانگونی و لەمەوبەر کەشتێک لە زەویەوە هەڵدرا کە نوێترین و بەهێزترین تەلیسکۆپی جیهانی هەڵگرت بوو بۆ ئەوەی بە گەشتێکی 1 ملیۆن میلی بیباتە نێو گردوونەوە. پێش هەموو شتێک ئەوە من تووشی حەپەسان دەکات 1 ملیۆن میل بۆ نێو گردوون. دواتر تەلیسکۆپەکە دەستی بەکرانەوە کرد. ئاوێنەیەکی 21 پێی لەگەڵ چەترێکی هێندەی یاریگایەکی تێنس و 250,000 شەتەری وردیلەی جێگیرکردن کە هەر یەکەیان لە دنکە خۆڵێک بچووکترن. هەمویان پێکەوە پەنجەرەیەک بەڕووی مێژووی گردوونمان پێک دێنن. ناسا دەڵێت ئەم وێنانە کە یەکەمین جارە بەم ڕوونیە دەست مرۆڤایەتی دەکەون، یارمەتی گردوون ناسان و زانایان دەدەن بۆ ئەوەی باشتر لە مێژووی دروستبوونی گردوون تێبگەن. لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا بە بەکارهێنانی ئەو وێنانە گردوون ناسان لێکدانەوە و لێکۆڵینەوە بۆ چۆنێتی دروستبوونی گەلەستێرەکان دەکەن.